با بڕۆین بزانین شیئان چۆنە، با بزانین چ شتێکی تازەی تایە بۆ ئێمە. پێمی کراوەتە سەر و لێرە پرسیارم لە ئەمان کرد تایبەت بە کللتور و مێژووی وڵاتی چین ئەتوانی سەردانی ئەم شارە بکەیت. باوەڕکەم خەڵکانە زۆر خۆڵ بڕن. ئەمە کۆنترین مزگەوتی وڵاتی چینە. تشریفمان هەیە بەم شێوازە تشریفمان داوا کردو. سڵاوتان لێبێ هاوڕێیان، ئەم جارە گەشتێکی خۆش ئەنجام دەدەین بۆ شاری شیئان لە وڵاتی چین کە پایتەختی مێژوویی وڵاتی چینە. جا لەگەڵ مابە لەم گەشتە ئەمە فڕۆکەخانەی باوانە لە شاری شنجن. با بڕۆین گەشتەکەمان ئەنجام بدەین. 28 شەشی 2025 ساعات 6:30 بەیانی. ئەمەی کە ئەیبینی ئەمە فڕۆکەخانەی باوانە لە شاری شنجن، یەکێکە لە فڕۆکەخانە زۆر جوانەکانی وڵاتی چین. شاری شنجن خۆی شارێکی تازەیە، لەبەرەوە تەواوی خزمەتگوزارەکانی ئەم شارە تازەیە. جا ببینە چ فڕۆکەخانەیەک. تەنها جانتاکە ئەکەیتە ئەویاوە، جانتاکە ئەکەیتە ئەویاوە و ئیتر دوای ئێوە خۆی شتەکان بەڕێەکە بۆ شێوازە. ئەوە تکتەکەمان لێرە بەم شێوازە وەرگرت. جا معلوماتێک بۆیەوە وەکو زانیاریێک لە ئەم ڤیددیۆیە ببینە. بۆ نمونە تۆ کاتێک سەردانی هەر شوێنێگەکەی ئەتوانی لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بزانی بۆ چ شوێنەگە ڕۆی. لێرە چی یەکەی بەرنامەی ئەپلیکیشنی trip.com دا ئابەزێنی، ئەپلیکیشنی trip.com دا ئابەزێنی. لێرە دوای ئەوە چی یەکەی فلایت ئەچیتە بەشی فلایت، ژمارەی تیارەکە داخڵەکەی بۆ نمونە لێرە CZ-23ەوەی ئێمە و لەگەڵ دیپارچەرەکە دەیتەکە ئەمڕۆ بۆ نمونە 28/6 بەم شێوازە ئەمە داخڵەکەی و بەم شێوازە واتە ئیمپۆرت ئێکستێرنال بووکین. دوایەوە فلایت، دوایەوە ژمارەی فڕۆکە داخڵەکەی بەم شێوازە تەواوی زانیاریەکانی گەشتەکە دێتە ناو مۆبایلەکەتەوە، واتە پێویستت بە تکتەکە نابێ، تەنها بۆ حاڵەتی چێکین. بەم شێوازە لێرە زۆر بە ئاسانی ئەتوانی چێکینی خۆت بکەیت. لێرە لە فڕۆکەخانەی باوان بەم شێوازە شەمەندەفەری بێشۆفێر هەیە کە سەرنشینەکان ئەو کەسانی کە گەشتیارن ئەگەێنێ بۆ تێرمیناڵی سێ. بەم شێوازە هیچ کەسێکی تیا نییە وەکو شۆفێر. جا جوانی ئەم فڕۆکەخانەیە لێرەیە ببینە چ فڕۆکەخانەیەکی تازەیە بەم شێوازە. دیزاینی زۆر تایبەتە، یعنی زۆر گرنگی بە بابەتی تەکنۆلۆژیا دراوە و یەکێک لەو شتانی کە زۆر جوانە بەلامەوە لێرە ئەم شاشەیەکە لێرە ئەیبینن، یعنی شاشەیەکی زۆر جوانە، سکرینێکی زۆر تایبەتە. عادەتەن یعنی وەکو ڕیکلام بەکارێن. ببین شێوەیەکی تەواو قەوسی هەیە بە شێوازێکی سێ گۆشەی دروستکراوە. فڕۆکەخانەیەکی زۆر جوانە، زۆر تازەیە، زۆر ناوازەیە و ئەکەوێتە هەرێمی، ئەکەوێتە ناوچەی باوان. لەبەرەوە هەر فڕۆکەخانەکەش پێوترێ باوان. لە شاری شەنجنە تقریباً 6 بۆ 7 ناوچە هەیە کە لە هەر شارێکی وڵاتی چینە کۆمەڵێک ناوچە هەیە. بۆ نمونە لێرە نانشان هەیە، باوان هەیە، فوتیان هەیە، زۆر شوێنی تر. ئەمەیان ئەکەوێتە باوانەوە بەم شێوازە. تر لێرە بۆ نمونە گەشتەکەی ئێمە لە ئەوێ. جا ببینن لێرە ئەمە بەشێکی تایبەتی لێ، ئەم ژوورە تایبەتە بە مناڵ، یعنی ببینە شوێنێکی زۆر جوان و خۆشە. ئەو کەسانی کە مناڵیان هەبێ لێرە ئەتوانن لەگەڵ مناڵەکانیانە بەم شێوازە ئیسراحەت بکەن. بەم شێوازە یعنی گرنگی بە مناڵەکانە درێ لێرە لە وڵاتی چین کە چەندین ژووری تایبەتی لێ. ئیتر ئەمەش دیوێکی جوانی فڕۆکەخانەی باوانە و ببینە ئەوەش بەشی دەرەوەیەتی. ئەوە گەشتینە لای فڕۆکەکەمان، کاتەکەی نزیکی 3 ساعاتە. ئەنگ لە وڵاتی چین هەر چۆنێک بڕۆی 2-3 ساعاتە. ئەم شێوازە. نیمان هاو هەڵۆ. Hello， 大家好，欢迎您，小心哦。
دوای سەفەرێکی 2 ساعات و 40 دقەی وەزی زۆر هیلاکەم یعنی چونکە کاتەکەی لە 4:30 هەستاوم لەبەرەوەی 8 بەیانی تارەکە دەرەچوو ئێمەش لەگەڵ جەماعەتی زانکۆیان ڕۆشتوین ئەم جارە یعنی ئیجباری بوو هەرە بوو زوو هەستم بەڵام ئەگەر خۆم سەفەرکەم عادەتەن یعنی درەنگترە ڕۆم بۆ مەتاڕەکان بەڵام کە لەگەڵ جەماعەتی زانکۆیە بی یعنی ناچاری لەبەرەوە زۆر هیلاکەم یعنی ئەم شەو هەمووی 2 ساعاتێک خەوتوم ئیتر با بڕۆین ئەمڕۆ لە گەشتەکەمانە هیچ شتێک ناکەین بە پێی ئەو خشتەی کە دایان ناوە خشتەکە بۆ 5 ڕۆژە ئیتر لەو خشتەیە ڕۆژی یەکەم لەگەڵ ڕۆژی پێنجەم تەنها سەفەرەکەی تایە ئێستا گەشتوینەتە سیئان جەوەکەی زۆر گەرمە جا سیئان لە هەرێمی شانسیە لە بەشی باکووری وڵاتی چین باشە ئیتر 2 شانسی هەیە لە وڵاتی چینە یەکیان دەبڵ ئەیە یەکشان 1 ئەیە ئەکەونە بەشی باکوورەوە یعنی بەرەو لای بەشی باکوور و ڕۆژاوارڕە نزیکی ناوچەی شنجیان ئیتر با بڕۆین بزانین سیئان چۆنە با بزانین چ شتێکی تازەی تایە بۆ ئێمە لەم گەشتەیە بڕۆین بۆ هۆتێلەکە جارە خرێکی باش بکەین بەڵام پێشوەختە بێت جانتاکەمان وەرگرینەوە ئیتر ئەمە سیئان ئیترەم شارە شارێکی مێژووی وڵاتی چینە وەکو تومە یعنی پایتەختی پێشووی وڵاتی چین بووە جا ببینە هەر لێرە کە داخڵی شارەکە ئەبی لە ناو فڕۆکخانەکەیە یعنی لێرە وێنەی شاخەکانی چواردەوری وە وێنەی مێژووی شارەکە هەر لێرە دانراوە ببینە دیمەنێکی زۆر جوانی هەیە ئیتر بەشی ڕۆژئاوای وڵاتی چین شاخی زۆر جوانی تایە یعنی چینگەی زۆر خۆشی تایە لەبەرەوە بەم شێوازە ئەگەر ببینن لەم سەر تا ئەو سەر ئەم شێوازە هەمووی ئاوا ڕازیان راوەتەوە و ئەمانەی کە لێرە ئەیبینی ئەمە هۆتێلە تۆ توانی لێرە ئەم هۆتێلانە بگەم ژوورانە و سەرخەوی خۆت بشکێنی بەم شێوازە لەبەرەوە فڕۆکخانەکانی وڵاتی چین یعنی خزمەتگوزاری زۆر باشی تایە یعنی یەک نییە و دوان نیە و سیان نییە زۆرینەی زۆری فڕۆکخانەکان زۆرینەی زۆری شارەکان یعنی بەم شێوازە خزمەتی هاوڵاتیانی خۆیانەکەن ئیتر لەبەرەوە کاتێک گەشتیار ڕوە کاتە فڕۆکخانەکەم یعنی هەز بە مرتاحیەکە بۆ ببینە پاک و خاوێنی فڕۆکەخانەکان زۆر تایبەتە یعنی هەموو شوێنەکانی وڵاتی چی نەتوانم بڵێم زۆر گرنگی بە پاک و خاوێنیە درێ درێ سال لێرە جانتاکەمان وەرەگرینەوە بە دوای ئەوە سەفەری هۆتێلەکەمان بکەین و بچین چێکین بکەین لە هۆتێلەکەیە تر ببینە یعنی فڕۆکخانەی گەورەیە لەم سەر تا ئەو سەرەوە هەموو شوێنی جانتا وەرگرتنەوەیە و ئێمە 312 جا کاتێک تۆ ئەپلیکیشنی تریپ بەکارێنی و تکتەکە ئیمپۆرتەکەیتە ناو ئەپلیکیشنەکەەوە گرنگ نییە کە تۆ تکتەکەت لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە کڕی بێ یاخود نا بەڵکو هەر بە داخڵکردنی زانیاریەکان ئەتوانی بشزانی کە گەشتی تە ئێرە جانتاکەت لە شوێنێک وەرەگریتەوە ئەم شێوازە مناڵە جوانانەش سەیرەکەم هەڵۆ نیمەن هەڵ ئەوە شەرمەکە هەڵۆ نیشۆ What's your name? My name is Will. Okay. Where do you live? Huh? Ni Shanali da. Shenzhen. Shenzhen. Yeah. Ni是本地的对吧？好。ئیتر بەم شێوازە مەش مناڵی چینی کە لە شاری شەنجەن دانیشن فرەم ئێستا جانتاکانمان وەرەگرینەوە لێرە و ئەوەش بەشی کۆنتڕۆڵە یعنی لێو کە جانتاکان وەرەگرن داخڵیەکەن بەم شێوازە یەکسەر دێتە ئێرە و لە کامێرەیە لێرە دەرەکەوێت Just on the right, there's a washroom. So please make sure you being washroom before we get on the bus. Okay. So if you ترەوە ئێستا سواری پاسەکە بینجا ئەوەی کە لەگەڵمانە ئەو ئافرەتی پێشەوە ئەوە ڕێبەرەکەمانە و خۆشبەختانە یعنی زمانی ئینگلیزیەکەی باشە من بەخوا بەزیاد بە چینیەکەم خراپ نییە چینەکەم باشە ترەمە جەماعەتی ئەمە یعنی بۆ نەکبەتی هەر چێکمان لەگەڵ نییە بۆ جوانی مەجلیسەکە وەرتاوێکی زۆر گەرمە هەر بۆ جوانی مەجلیسەکە چێکمان لەگەڵ نیە تەلەبەکانمان هەر هەمووی کوڕە تەنها ڕێبەرەکەمان لەگەڵ یەکێک لە دەستەی ئیداری زانکۆ لەگەڵمانە وەکو ڕێبەر ئەویش لەگەڵمانە
ئیتر با بڕۆین بزانین جەوی ئێرە چۆنە. ئەس بەزی زۆر گەرمە، خۆرەتاوێکی گەرمە. ئەمەش فڕۆکەخانەکە لێ دەرەچین و ئەچین بەرەو لای پاسەکە تقریبان 3 دقەیەک دوورە. بەجددی ئیتر وڵاتی چین لە هاوینە زۆر گەرمە، ینی خۆرەتاوێکی زۆر بەخۆرە. I'll come to Xi'an. So I'm Helen, your local guide here. So I'm very happy to see you here and show you around of Main City. So دوای سعاتێک نزیکی سعاتێک لە ناو پاسەکەی ڕێگەی پاس ئەمە گەشتینە هۆتێلەکە. جا ئەمە هۆتێلەکەمانە. if you want to try شێوازە. local noodles for جا هەرێمی شانسی شاری شیئان لە ناوچەی لانجۆ نزیکە و ناوچەی مسڵمانەکان، یعنی نودڵ ئەو شعرەی کە تۆی بینی لە ئەم مەنتقەیە و لەم ناوچەیەوە دەرچووە لە شاری لانجۆوە و بۆیە پێوترێت لانجۆ لامیان. لەبەرەوە ئەم ناوچەیەش نزیکە لە شاری لانجۆوە. ئیترمە گەشتنە هۆتێلەکەمان لەبەر ئەوە یعنی نودڵ ئەم ناوە پڕە لە نودڵ بابەتی شعری. گەشتینە هۆتێلەکە بەم شێوازە زۆر هیلاکین وەجددی هۆتێلێکی خۆش دیارە با بڕۆین ناوە بزانین بە چ شێوازێکە. ئەو ئێستا کاتێوەیە کە ژوورەکانمان بدەنێ جا وەک بایعی بەسەرمانەدا بەژەکەن لێرە بەم شێوازە. جا ئێمە زانکۆی ئێمە 3 کەمپی هەیەوە لەم گەشتەیە 2 کەمپ بەشدارە، کەمپی سەرەکی لەگەڵ کەمپی شاری شەنجەن. ئیتر ئەو ئێستا ئێمە ئەگەشتوینەتە ئێرە و ینی کلیلی ژوورەکانمانە دەنە کارتی ژوورەکان و بەم شێوازە هەریەکە و ناوی خۆی و ژووری خۆی. جا ئەمە ئێستا گەشتینە هۆتێلەکە و ژوورمان حیجز کردووە. ئەمە ژوورەکەی منە وەرلەگەڵ ماوە بزانت ژوورێکە بەم شێوازە ئەیکەینەوە بەڕێگەم کلیلەوە. ئەمە ژوورەکەی منە، هەستەکەم دیمەنێکی جوانی هەبێ بەشوا بێ و لێرە چیمان هەیە باشە. ئەمە دیمەنی ژوورەکەی بەم شێوازە. ئەمە سیسەمێکی 2 نەفەری بەم شێوازە، شوێنی دانیشتن لێرە و شوێنی دانیشتن لەوێ و ئەمەش دیمەنی ژوورەکەمانە بەم شێوازە. دیمەنێکی تا ڕادەیەک ئاسایی هەیە ئەگەر جاوەژاوی نەبێ بۆ شەو. ئیتر ئەمە لێرە دەست شۆرمان هەیە و لێرەش مشتەمەلات بەم شێوازە. خراپ نییە. ئیتر بە سەرخەوێکی باش بشکێنین. دوای خەوێکی قوڵی تەنها 20 دقەی تەنها 20 دقە لەبەرەوەی زۆرمان برسی بوو، لەبەرەوە ڕاستی نەمانتوانی زیاتر بمێنەوە. ماڵێکی ئەم ناوەی لێ لە نزیکی هۆتێلەکە نزیکی 10 دقەیەک بە تەکسی دوورە. ئێستا هاتوون بۆ ئەوە کە مەطعمێکی پاکستانیمان دۆزیوەتەوە بۆ ئەوی بڕۆین نانێک خۆین و تۆزێ وزەمان بێتەوە بەرە. ئەوە مەطعمە پاکستانیەکەیە. لە وڵاتی چین یعنی پاکستانی لە وڵاتی چین دەستێکی باڵای هەیە لە زۆربەی واری مەطعمە و شتانەیە و هەرم وڵاتە پاکستانێکی زۆری تایە، حتا پاکستانی لە هەموو شوێنەکان. ئیتر خواردنیشیان خۆشە، ڕاستی من ڕاهاتووم لەگەڵیانە. ئیتر ئەمە ناوەی مەطعمەکەیە. بەعام خواردنەکانیان خۆشە، یانی بەعام خواردنەکانیان خۆشە و ئەوە گەشتینە ناوە بە دەستکەین بە نان خواردن بێ و ناخۆش. جا هاتوونێتە مەطعمە پاکستانیە بەم شێوازەیە ببینە خواردنەکانیان چیان هەیە. ڕاستی من خواردنیان حەزم لێ هەیە. ئیتر بۆن منەمە هەر نۆ کە ناوەکەیە گۆڕن بۆ ناوی خۆیان و بەهاراتی بۆ زیادەکەن ئەبێ بەی خۆیان. خواردنەکانیانە بەس بابەتی مریشک و گۆشتیان خۆشە لەبەرەوەی بەهاراتی زۆر بۆ زیادەکەن و منیش حەزم بە بەهارەتەکانیان هەیە. ئیتر بەم شێوازە بۆن منەمە چیکن تکە مەسالە منەمە داوا کردووە لەگەڵ بریانیەک بەبێ مریشک. ئەمەش نانەکانیانە هەر نانی خۆمانە بۆن منە ناویان گۆڕی و کردویانە بەی خۆیان، بەس برنجیان دەرەجەیەکە چونکە بەسمەتیە. ئیترمە بریانیان زۆر بەناوبانگە. بەم شێوازە خواردنیان ئاوایە، بەڵام بەگشتی خواردنیان خۆشە، یعنی پیا و ڕاست بڕوا بەگشتی خواردنیان خۆشە. ئیتر بەم شێوازەیە
ئەمەشەر شاورما و شتیشیان هەیە ئەمە هەر شاورمیان نووسیانە شامی بیفۆ بەس بۆی بیکەن بە مڵکی خۆیان ئیترەمەش شیرینیەکانیانە بەم شێوازە دوای نانێکی نیوەڕۆی تێروتە سەل بێەوە ناخۆش ئیتر هاتووینەتە ئەم دوکانە بۆی کە شتێکی ساردەمەنی بخۆینەوە جا ئەمە دوکانی چایە مەیجان یاوخۆنگ هاتوین مەیجان یاوخۆنگ بخۆینەوە باوەڕ کە ناوەکانیان زۆر قورسە مەی یعنی شتێکی جوان یعنی جوان ئەیتر خۆنگیش یعنی سووری تر حاصل چایەکی تقریبان سوورە و بە کرێم و بۆ شتانە دەورە دراوە کرێمی کراوەتە سەر و لێرە پرسیارم لە ئەمان کردوتیان تامی زۆر خۆشە 好喝吗？好喝，非常好喝。你说这个是什么名字？这个是梅占摇红， منی سەرۆ ئیتر لێرە ئەمە ساری سیانە بەجددی خەڵکەکە ینی ڕفقایەتیان خۆشە خەڵکێکی کراون ئیتر بەم شێوازە با بزانین تامی چۆنە ئیتر ئەمە گەشت بەم شێوازەیە جۆری چایەکەمان مەیجان بەخوا ناوەکەیم بیرچوە مەیجان کۆتاییەکەی خۆنگە ناوەکەیم بیرچۆ بەڵام زۆر بەتان دیارە ببینە دوکانی چایان زۆر جوانە دوکانی شەربەت و چا زۆر پاک و خاوێنن ببین بە شێوازێکی شەکەن ئەو مەوادانی کە بەکارێنن هەمووی ستیلە ببینە ینی بەردەمیان زۆر پاک و خاوێنە ئیتر زۆر بە سەریقە و بە جوانی ئیشەکانیانەکەن و هەموو شتێکیش سیستەمی ئەلکترۆنیە ئێستا هاتووینە تا نزیکی ئەو مزگەوتەی کە کۆنتری مزگەوتی وڵاتی چینە جا ببینم شوێنە مێژوویانی کە لێرە هەیە زۆر جوانە بەجددی یعنی باڵەخانەی زۆر شاز و جوانی تایە شوێنێکی تەواو مێژوویە ئێستا هاتووینە تا یەکێک لە شوێنە مێژوویەکانی ئەم ناوە و یعنی دوکانەکانیشیان تەنانەت دیکۆری کلاسیکی دیکۆری مێژووی شوێنەکەی وەرگرتووە دیمەنی زۆر جوانی هەیە ئەم جادەی کە ئێستا ئێمە لێرە تێپەڕین پێوترێت چانگان ستریت ئەم ناوچەیە بەگشتی دەکەوتە ناوچەی چانگانەوە جا شوێنەکانی بە تەواوەتی کلاسیکی و کلتوری و یعنی بەشێکە لە مێژووی وڵاتی چین هەر لەبەرەوە دوکانەکانیشی کە تازە کراوەتەوە هەر لەسەر ئەو دیکۆرە تازە کراوەتەوە یعنی هەموو شتێکی کلتوری وڵاتی چین لێرە دانراوە ببینە بۆ نمونە ئێستا پەرداخە دروستکراوە لە داری بامبوو ینی شتێکی زۆر جوانە دیزاینیان زۆر تایبەتە لەم شێوازانە و بۆ نمونە لەبەرەوەی ئەم ناوچە موسڵمانی زۆرە ئیتر ببینەمە هەر جلوبەرگی موسڵمانەکانیشی لێیە تەنانەت بەرماڵی لێیە ئیتر یعنی زۆر شتی تر مەدالیە لێیە تەسبیحی لێیە زۆر شتی تری لێ ینی کە دەلالەتە لە ئاینی ئیسلام بخور ئەمانە هەمووی بخورە لێرە و کڵاوی حەج عومرە ئیتر لەبەرەوە ئەم شارە موسڵمانێکی زۆری تایە بۆیە یعنی ئەو کەسانی کە موسڵمان سەردانی ئەم شارەکەن کێشەی خواردنی حەڵاڵیان بۆ دروست نابێت ببینانە هەمووی تابلۆیە ینی بەشێکە لە مێژووی وڵاتی چین لێرە لە ڕێگەی تابلۆ نیشاندراوە و ئەمانە شەردووکانی ترن بۆ نمونە لێرە مۆزەخانەیەکی لێیە کە من بەسەراتێکم لەسەری بیستوو ینی بۆ نمونە ئەم سوپایە وەختی خۆی ئەو بە زمانەکەمان پێکەن نازانن تێناگەن نیمەندیم بۆ دۆنگ دەبە ئیتر لە زمانەکەمان تێناگەن جا بۆ نمونە ئەم سوپایە کە لێرەیە بەم شێوازە ئەم عایلێ هەمووی سەیرمەکە ئیتر لەم زمانەمان تێناگا ئەوەی باشە یعنی کەس لێمان تێناگا خۆمان نەبێ خۆشمان لە خۆمان تێناگەین باواز لەوەیان بێنین تێکەڵی سیاسەت نەبین یعنی شوێنی زۆر جوانی لێە دوکانی زۆر تایبەتی لێە
و ئەوەی من کە زۆر بەلامەوە جوان بوو ڕاستی ئەو پەرداخی بامبوو شتە بوو هەبزانم سعری بە چەنە ئەینی هاو جگە دۆ شاو چەند 这个65块， لێوش 65块。 بە 65 یوان یعنی نزیکی 我这个卖的贵， تقریبا 一半价 ，half price。 میمبایلە میمبایلە 这个是这个。 نرخی نزیکی 13 بە 14,000 گرانجانم یعنی زۆر قۆڵ بڕن ئیتر خەڵکی بێک سێ خەڵکی بێگانە خەڵکی بیانی زۆر زۆر دێبووە بۆم شار لە بەرەوەی شارێکی مێژوویە لەبەرەوە ئەوانەی کە خەڵکی بیانی زۆر حەزیان بە سەردانیم شارێ ئیتر با بڕۆیم زانین چیترە بینین ئەوەش بەشێکە لە کللتوری وڵاتی چین وەکو نووسین و فڵچەی نووسین و بەزم و ڕزمی نووسین هەمووی لێرە هەیەە بەم شێوازە یعنی هەمووی فڵچەی نووسین و مرەکەب و بەزم و ڕزم کە لێرە تایبەتە بە کللتوریانە سینکونی لە و ئەمەش سوپاکەیانە ئەمە سوپایە مۆزەخانەیەکیان هەیە هەر تا ئێسش پارێزرا و یەکێکە لە هەشت سەر سوڕهێنەرەکەی یەکێکە لە هەشت سەر سوڕهێنەرەکەی تەواوی جیهان خۆی حەوتە بەڵام ئەمەشی لەگەڵا بێ بە هەشت ئەم شوێنەی کە لێرە ئەیبینن ئەمە ناوچەی چانگانە لە شاری شیئانی بەشی باکووری ڕۆژاوای وڵاتی چین جا لەگەڵ ما بە کۆمەڵە دیمەنی زۆر جوانی ئەم جادە ئەم ناوچەیەتان پێپشانەدەم بزان ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان تۆش سەردانی وڵاتی چینت کرد ئەگەر حەزت لێ سەردانی شوێنەواری مێژووی بکەی شوێنی جوانی تایبەت بە کللتور و مێژووی وڵاتی چین ئەتوانی سەردانی ئەم شارە بکەی کە شارێکە هەم موسڵمان نشینە هەم شارێکی زۆر مێژووی وڵاتی چینە و پێشتریش یەکێک بووە لە پایتەختەکانی وڵاتی چین جا لەبەر ئەوە تا ئەم دەقەیەش تا ئێستاش کللتوری خۆیان پاراستووە و زۆر شوێنی جوانی هەیە لەگەڵ ما بەلەم ڤیددیۆیە جا لە وڵاتی چینە ئەو شارانەی کە مێژوویان زۆر کۆنا بۆ منە کۆڵانەکانی بینی بەم شێوازەیە باڵەخانەکانی پێوترێ هاندشیکینگ بیڵدین لەبەر ئەوەی کە مەجال نەبوو بۆ منە تعمیر بکرێتەوە و پان و پۆڕ بکرێت و لێرەش ببینە مۆنالیزایان چی لێ کردو ئەوەش مۆنالیزایە لە شاری سیئان ئیتر بەم شێوازە باڵەخانەکانی بیناکانی زۆر زۆر کۆنن و هەر بەو شێوازە لەسەر مۆدیێلی خۆی لەسەر دیزایانی خۆی تازیان کردو تعمیریان کردوتەوە بەم شێوازە ئێستا ئەوە دوکانەکانی گشتی تیافرۆشێ ئیتر ئەمە دوکانەکە هاتووینەتە ناوەوە دوکانی جلوبەرگی چینیە و زۆربەی زۆری شتەکانیان کە لێرێ بابەتی ئاوریشمە لەبەرەوەی ئەم ڕێگایە وەختی خۆی ئەم شارە بەشێک بۆ لە ڕێگای ئاوریشمی وڵاتی چین لەبەرەوە زۆربەی زۆری ئاوریشمی وڵاتی چین لێرە و لەم ڕێگایەوە دەرچووە هەر لەبەرەوە ئێستاش یعنی هێشتا ئاوریشم لەم شارەیان ماوە و گرنگیشی پێدرێ بەشێک لە دوکانەکان بەم شێوازە و شتانێک ئەیفرۆشن بۆ منەمە لەچکە هەر بە ئاوریشمە ئەیفرۆشن ئیتر ئەمانش هانفووە هەمووی جلوبەرگی چینیە کللتوری چینی باوەڕکەم خەڵکانە زۆر قۆڵ بڕن یعنی ئەو جلە چینیە لێ وتی بە 180 ئێستا وتم 50 یەکەم قسە ئێستا هاتوتە 80 بزین لە 80 کەم تریدا 50 وشە کوای ئیترەوە خەریکی مزین لێ وەرەگرێ وشە 150 for two. No, بوسینگ ئەواتە 75 بزانین لە چی نیشە لاوبانیان outside the holiday, no working. We are poor, so I just هاو بۆ هاو need working here. 150 for two. No, بوسینگ زای تاوبا و یۆ پیاین Okay, now you can buy. ئەو تورە تاوا و هەرزانتری لێڵێ باشە بڕە لە تاوا بیکڕە ئیتر لە 180 هاتوتە 75 جوان لە کۆتاییە من ئەم ڕەنگەشینیانم هەڵبژارد شتێکی زۆر جوانە بەزیدی بە 6 ڕەمی بیجا ببینە یعنی لە 180 کە هاتین وتی 180 یەکەم سعر یەکەم نرخ دواتر بە 6 ڕێکوتین لەگەڵ یا بەم شێوازە یعنی شتێکی زۆر جوان و تایبەتە ئیترەمە بەشێکە لە کللتوری وڵاتی چین و بابەتەکانی تریشیان بەم شێوازەیە یعنی ببینە ئەمانەی کە لێرە ئەیبینی هەمووی جلوبەرگی پێشووی وڵاتی چین بووە ئیتر لەم شێوازە و لێرەش جۆرەها مۆدێلی تری لێ
ئەمەی کە لە پشتی منەوە ئەیبینێ ئەگەرم ماتۆڕە بهێڵێ ئەمەشیان ئەگەر بهێڵێ ئەمەی کە لە پشتی منەوە ئەیبینی ئەمە کۆنترین مزگەوتی وڵاتی چینە لە شاری سیئان لە هەرێمی شانسی لە بەشی ڕۆژاوای وڵاتی چین. جا مێژووی ئەم مزگەوتە ئەگەڕێتەوە بۆ نزیکی 1300 ساڵ پێش ئێستا و کاتێک فتوحاتی ئیسلامی دەستی پێکرد و هاتوونەتە ئێرە ئەم مزگەوتە یەکێکە لە کۆنتری مزگەوتەکان و بە کۆنتری مزگەوتیش دانرێ. جا وەر لەگەڵ مابە بابەیەکەوە سەیرێکی ناوی مزگەوتەکە بکەین بزانین بە شێوازێکە بەمج لە هانفوانەوە بەجلی وڵاتی چینەوە بەجلی کللتور و مێژووی وڵاتی چینەوە با بڕۆین ناوە. ئیتر بەم شێوازەیە ئەکەوێتە ناوچەی چانگان لە شاری سیئان. ئیتر لێرە بەم شێوازە داخڵەبی سەلام عەلەیکوم. بەم شێوازە داخڵەبی لێرە دوکانێکی تایە بۆ نمونە بۆ فرۆشتنی بابەتی ئیسلامی و مزگەوتەکە یعنی کەدەی زۆر زۆر ئارامە زۆر زۆر هێمن و ئەمەش نزیکی 1300 ساڵ ئەبێ مزگەوتەکە بوونی هەیە بە عەرەبی و بە ئینگلیزی. جا خەڵکێکی زۆر کاتێک سەردانی وڵاتی چینەکە کە دێتە ناوچەی شیئان یەکێک لە شوێنەکان کە سەردانێکە ئەم مزگەوتەیە. جا مزگەوتەکە یعنی تەنها موسڵمان بووی نایە بەڵکو گەشتیارەکان بە گشتی بۆی دێن لە بەرەوەی ناوچەیەکی مێژوویە و وڵاتی چین لێرە مێژووی ئەم مزگەوتەی پاراستووە. ئیتر وەرلەگەڵماوە با هەنێ دیمەنی جوانی ناو مزگەوتەکەتان پیشان بم. ئەمەی کە لێرە ئەیبینی بۆ نمونە دیمەنێکی زۆر جوانی بەخشیوە بە مزگەوتەکە لە بەرەوەی کە هەرە و دیزاینە بەکارهاتووە لێرە دیزایانی وڵاتی چین خۆیەتی واتە هەر ستایلی چینی بەکار هاتووە و کللتوری خۆیان پاراستووە. لەبەرەوە بم شێوازە ئەمەی پشتەوەش هەر بە هەمان شێواز لەسەر دیزایانی وڵاتی چین مزگەوتەکە دروست کراوە و لە ساڵی 1956ەوە بووە بە یەکێک لە سیما کللتوریەکانی وڵاتی چین و لە ساڵی 1970ەوە بەڕووی خەڵکا کراوەتەوە واتە لە ساڵی 1970ەوە خەڵک بە ئازادانە دێ بۆ نمونە لێرە وەکو گەشتیارێک سەردانی ئەکا و یەکێکە لەو شوێنانەش کە ئەوەنەی من سێرچم بۆ کردبێ یەکێکە لەو تاکە شوێنانەی کە هێشتا بۆ نمونە شوێنێکی مێژوویە بەڵام لەگەڵیشە مزگەوتە و نوێژ و عیبادەت تیاکرێواتە هەم گەشتیار سەردانیەکە هەم لەگەڵ ئەوەشە وەک بەشێک لەو شوێنانی کە هێشتا بە زیندوی ماوەتە و نوێژی تیاکرێ و عیبادەتی تیاکرێ. جا دیمەنی زۆر زۆر جوانی تایە ئەگەر لەگەڵ مابن کۆمەڵی دیمەنی تری جوانی مزگەوتەکەتان پیشانەدەم. بۆ نمونە ئەم دەروازە جوانی تایە لێرە بەرەو مزگەوتەکە ئەڕوێ و داخلی مزگەوتەکە ئەبی یعنی ببینن خەڵکی وڵاتی چین بە گشتی سەردانی ئەم مزگەوتە ئەکەن و وەکو شوێنێکی مێژووی یعنی بەجددی زۆر زۆر هەست بە ئارامیەکەی لێرە شوێنێکی زۆر کۆن جوانە و لەگەڵ یا بۆ نمونە ئەوە نووسینی عەرەبی هەر پێوەیە یعنی وتواصوا بالحق يعني بشكل نوسيني آياتكاني قرآن وتواصوا بالحق وتواصوا بالصبر سورة عصر يتر ببينا بجدي يعني زور زور جوانا مشونا يعني بطواتي هزب آرامي أكي لأمز قوتها وطواوي ديزاين أكي تختي لتخت دروس كراوة لقل خشت واتا كلتوري خوان باراستو ليري و ئەم حەسیرش بۆ نمونە وەکو پارێزگای دەرگاکە بۆ نمونە بەکار هاتووە بۆی کە تیشکی خۆر نەچێتە ناوە. ئیتر یعنی سەرڕای جەنجاڵی شارەکە بەڵام ئێرە زۆر بێدەنگە و ببینن یعنی بەم شێوازە گەشتیارەکان دێن بۆ ئێرە و وێنەی خۆیان ئەگرن وەکو یادگاری. ئەمە بۆ نمونە ئەمە شوێنی دەستنوێژگرتنە نووسراوە بەیت الوضوء شوێنی دەستنوێژ خانووی دەستنوێژ. ئیتر ئاوا بەم شێوازە یعنی تەنانەت ئەگەر ببینن تەنانەت کلیپیشی تیاکە وێنی تیاگیرە ڤیدۆی تیاکە و ئەمەش
یەکێکە لە گۆمەزەکان کە لێرە پاراستویانە و یەکێکە لە سیمبولەکانی مزگەوتەکە. ئەمەش بەشی ئافرەتانە بەم شێوازە، یعنی تەنانەت بۆ نمونە دوور لە ڕووی بەڕێستان تەنەکە خۆڵەکەش لێرە ڕەنگێکی وایان پێداوە کە سروشتی بێت وە لێرە بیری ئاوی لێیە، بیرێکی کلاسیکی جوانی لێ ئیتر ئاوە بەم شێوازە خەریکی وێنە و ڤیدۆی جوانن. ئەمە گۆمەزێکی مزگەوتەکەیە بەم شێوازە چیتە ناوەوە ببینە چه دیمەنێکی جوانی هەیە. ئەمەیان چییە با بڕۆین ناوە بزانین ئەم بەشە چییە ببینن، یعنی زۆر بە جوانی کللتوری شوێنەکەیان پاراستووە. ئەمە نودڵوشتیان تیا دروست کردووە، شعریان تیا دروست کردووە، یان شوێنێکە وەکو مەطبەخ. و ئەمە هەست دەکەم شوێنی دەستنوێژ بێ، ینی مزگەوتێکەیە لە خۆرماڵ تەقریبەن لەسەر ئەم ستایلەیە بەم شێوازە، یان ئەوەی ئینجانە و گوڵی تیا بۆ پێشتر، بەڵام زیاتر تەسەوڕەکەم بۆ نمونە ئەمە ئاگری تیا کرابێتەوە یان مەطبەخ بوو بێ، بەس بەجددی زۆر زۆر خۆش، ینی ناوچەیەکی زۆر زۆر تایبەتە. وە با بڕۆینەوە سەربزانین چی تری لێیە کۆتایی مزگەوتەکە. لە کۆتاییەکەیان مزگەوتەکەیە، ینی شوێنی نوێژکردنەکە. ئەمەی کە لێرە یعنی هەیە هەر هەمووی بەشێکە لە مزگەوتەکە و مڵکی مزگەوتەکەی و بۆ نمونە وەکو شوێنی دەستنوێژە، وەکو شوێنی نان حازرکردنە. ئەمەی ئێرەش کە لێرە ئەیبینی ئەمە داخڵە بین، ئەمە شوێنی نوێژکردنە و شوێنی عیبادەتە. سەلام عەلەیکوم. ئەمە شوێنی نوێژکردنە بەم شێوازە. ینی لێرە تەنها بۆ نوێژکردنە بۆ منە گەشتیار ناتوانێت بچێتە ناوە لەبەرەوەی تەنها شوێنی نوێژە. ئیتر ئەو کەسەی موسڵمان بێ عادەتەن کێشەینەوە ئەچێتە ناو و نوێژی خۆیەکە. بەجددی یعنی شوێنێکی زۆر خۆشە، من تاوە هەست بە ئاسوودی یەکەم لێرە. ئەمە بەم شێوازە داخڵی مزگەوتەکە ئەبین. بەجددی شوێنێکی زۆر زۆر تایبەتە. ماشەڵڵا ماشەڵڵا بەجددی یعنی مزگەوتێکی زۆر زۆر خۆش دیارە، زۆر زۆر خۆشە، یعنی چونکە زۆر کۆنە، یعنی بێت چەندێک عیبادەتی تیاکرابێ بە سەردەمەکانی پێشووە بۆ نمونە ئەبێت چه ئەجر و پاداشتێکی تیا بێ مزگەوتە. لێرە ئێمەش با بەم شێوازە بڕۆین نوێژەکەمان لێرە بکەین، ئینشەڵڵا دوورکات نوێژی سونەتی تیا بکەین، خوای گەورە لێمانی قبوڵکە. ینی تەواوی پایەکانی بە تەختەیە، تەواوی سەقفەکەی تەختەیە، فەرشەکەی بۆ نمونە ببینە، ینی لێرە ئەمە حەسیرێک فەرشێک هەر کامل، یعنی ژێرەوەی حەسیرە کامل بەم شێوازە وە لەگەڵ فەرشە. و ئەمەش مینبەرەکەیەتی، مینبەرەکەشی هەر بە تەختەیە، ینی ماشەڵڵا زۆر جوانە، شوێنێکی زۆر یعنی ئیمانی دیارە. ئەمەش بەشی داخەڵبوونەکەیەت، یعنی تەنانەت پانکەکانیش کە دایان ناوە سەر شێوازێکی کلاسیک دایان ناوە. ئەمەش مزگەوتی گەورەی سیئان، ئەو کەسانی کە سەردانی وڵاتی چینەکەن ئەتوان سەردانی ئێرە بکەن، بەڵام
ئەو برا بەڕێزە قورآن خوێنێ با لێرە بچینە دەرەوە بۆی کە دەنگەکەمان سەری لێ نەشێنە بەجددی ماشەڵڵا یعنی مزگەوتێکی زۆر دڵکراوە زۆر خۆشە ئیتر بە تەواوەتی هەست بە ئارامیەکی یعنی مزگەوتە بیرکەرەوە بێ 500 ساڵێک پێشەسا 1000 ساڵێک پێشەسا چۆن عیبادەتی تیا کراوە بە شێوازێک خەڵک هاتووە نوێژی تیا بکە و ئێستا بۆ نمونە فەرزەکان چۆن تیاکرێ الحەمدولله نازانم سەیری چی بکەم ماشەڵڵا یعنی زۆر زۆر جوان و تایبەت تر لێو خۆتان حکم بدەن ببینن ئەم دیوارانەش کە لێرە ئەیبینی یعنی ئەمە بۆ نمونە تەختە و ئاسنە پێم وابێت تەختەیە و قورئانی پیرۆزی لەسەر هەڵکەندراوە بە شێوازێکی زۆر جوان بە نەخشی زۆر تایبەت و دیوارەکان لەم سەرەوە ئەو سەر هەمووی بەو شێوازە یعنی ئەمەی کە ئەیبینی هەمووی قورئانی پیرۆزی لەسەر هەڵکەندراوە بە چواردەوری مزگەوتەکەیە و بە شێوازێکیشە بۆ نمونە تەرکیزی خەڵک نابە تەرکیزی خەڵک تێک نادا یعنی تۆ کە لێرەوە بۆ نمونە نوێژی خۆتەکەی زۆر لێتەوە دیار نییە باشە ئیتر ماشەڵڵا یعنی زۆر زۆر تایبەتە و هەر هەمووی بە تەختەیە ئەمە پایەکانێتی بۆ نمونە هەر بە تەختەیە و پارێزراوە و ببینە چۆن پاراستویانە بەم شێوازە ئیتر یعنی پایەکانی هەر هەمووی تێکەڵی تەختە کرا و بە تەختە دروست کرا و لێرەش نووسینی چینیە گە ببینن بەم شێوازە ماشەڵڵا یعنی زۆر جوانە مێژووی ئەم مزگەوتەی شاری شیئان بە نزیکی ئەگەڕێتەوە بۆ 1300 ساڵ پێش ئێستا جا لەبەر ئەوە دیزایانی چینی پێبەخشراوە مزگەوتەکە و دیزاینە چینیەکەی خۆی پاراستووە ساڵانە خەڵکانێکی زۆر سەردانی ئەم مزگەوتاکەن و یعنی ماشەڵڵا کە دیتە ناو مزگەوتەکە و بەجددی هەست بە ئارامیەکەی ئەکرێ هی و عیبادەتە بێ کە لە ڕابردووە تێکراوە و لە ئێستا شا بۆ منە هەر کراوەیە بۆ ئێستا سعات 8 لێرە بانگی مەغریب بەدا و جەماعەتی هەر تیاکرێ سەرڕای ئەوەی کە شوێنێکی گەشتیاریشە لە ساڵی 1956ەوە مزگەوتی گەورەی سیئان بە شوێنێکی کللتوری دانراوە لە وڵاتی چینە و لە ساڵی 1970ەوە بە ڕووی گەشتیاریە کراوەتەوە واتا لەو کاتەوە خەڵکی وڵاتی چین و خەڵکیوانەی دەرەوە ئەتوانن وەکو شوێنێکی گەشتیاری سەردانی ئەم مزگەوتە بکەن و بۆ کەسانش کە ئەیانەوێ نوێشکان ئەتوان داخلی بەشی مزگەوتەکە بن و بەشی دەرەوەی مزگەوتەکە واتا حەوشەکەی و کۆمەڵێ باڵەخانەی تری کۆمەڵە بینای تری وەکو شوێنی گەشتیاری خەڵک سەردانیەکە و لێرە لە مزگەوتەکەی شاری شیئان لە کۆنتری مزگەوتی وڵاتی چین ئەم برادرە یابانیەمان بینی لێرە Yes. My name is Duhei. Ismaki Yahya. 去年ドフークに行きました。山が超綺麗かったです。ئەیترمە یابانی ئاسڵیە یعنی ماشەڵڵا نیوەی عالەم گەڕاوە باشە زۆربەی زۆری وڵاتەکان گەڕاوە و یەکێکش لەو شارانە کە ڕۆشتۆ دوهۆکە و مانگی یانزە نۆڤەمبەر you will go back to Iraq to Kurdistan and the Suleimani will go Suleimani, yes. Okay, if you go to there then let me know. مانگی یانزە ئینشاءڵڵا چێ بۆ کوردستان و بۆ سلێمانی و دوهۆک و هەولێر جایتر پێم وتۆ لەوێ کات بۆیش ئینشاءڵڵا لە خزمەت یابین ماشەڵڵا یعنی بەم گەنجیەوە بەم تەمەنەوە نیوەی عالەم گەڕاوە ئیتر لەش ساغ بێ شکران زۆر سپاس یەڵڵا ئەمە کۆڵانەکانی شاری سیئانە جا ببینە کۆڵانەکانیان زۆر زۆر کۆنە لەبەرەوەی شارەکە کۆنە بۆیە هەر کۆڵانەکان بە دیزایانی خۆی ماوەتەوە فراوان نەکراوە یعنی ببینن بەم شێوازە بەم شێوازە تەواوی کۆڵانەکان یعنی ئەمانەی پێبینی ئەمە هۆتێلە چیتە سەرەوە بەم شێوازە ئەڕۆی ئەمانە هەمووی کۆڵان و بازاڕە ئەمە لێرە بۆ نمونە زی و دروستەکە هەنێ بابەتی تر دروستەکە بەم شێوازە وە چییە بازاڕە بازارێکی زۆر خۆشە یعنی لێرە ببینە بەم شێوازە لەم سەر تا ئەو سەر هەر هەمووی بازاڕە بازارێکی زۆر خۆش تایبەتە
ئەمە هەر لە ناو بازاڕی سیانە اینجا ئێستا بۆن منەمە مەقامێکی حەڵاڵە بابزانین چ خواردنێکیان. This one is halal, yeah, we can go. Yeah. ئیتر لێرە بەم شێوازە خواردنەکان حازرەکەن، یعنی دیمێنێکی زۆر جوانی هەیە ببینن بەم شێوازە. تر ئەمە لۆگۆی حەڵاڵە. This logo is halal. چینجەم. کەم برادرە یابانیەشمان هێناوە هەر تازە مسڵمان بۆ ئەویش و لێرە خواردنەکان بەم شێوازە حازرەکەن. یعنی ببینە ئەمە گۆشت و نودڵ و بابەتی تر. درەمەش بابەتی گۆشتە لێرە بەم شێوازەیە برژێنن. 它这边这边是羊肉火锅，这边是羊肉馅，干干面、臊子面、臊面。 جام برادری کە لێرای بینن 101 وڵات گەڕاوە باشە چونکە یابانیە 101 وڵات گەڕاوە ئێمە زۆر پاسپۆرتی عێراقی یعنی دو سێ وڵات بگەڕین مشکلەی دنیامان بۆ دروست دەبێت تر بەم شێوازە خۆشبەخت ئەمانن ینی 101 countries right you went 101 وڵات گەڕاوە 29 ساڵم هیچ 29 ساڵم یعنی لەخوا بەزیابێ ئێمەش لە نیعمەتین بەڵام پاسپۆرتێمان زۆر بەخۆتە ئەمەش نیعمەتی پاسپۆرتی یابانی لەگەڵ بەراورد بە پاسپۆرتی عێراقی ئێستا هاتوونێتە مەتەمەوە بەم شێوازە ئەوەی کە لێرە داوامان کردو بۆ نمونە نەوع تشریبێکیانەیە وەکو تشریبی لای خۆمان وایە سەمونێکە وردیەکەی بەم شێوازەیە یعنی لێرە سەمونەکە وەرەگری دواتر ئاوی گۆشتی تێکەیت و نودڵ و گۆشتی تێکەی وەم شێوازە و ئەیجنی و دواتر ئەیخۆی یعنی وەکۆی کە بۆ من ئێستا ئەمانە لێرە ئەیجنن بەم شێوازە و شێوی تشریب ئیتر ئەوە بۆ نمونە بێستێڵەر زۆرترین فرۆشی هەیە لە مەتەمەیە لێرە لە شاری سیان و با ئێمەش تاقیکەینەوە بزانین چۆنە ئیتر لێرە بۆ نمونە ئەمە تشریبمان هەیە بەم شێوازە تشریبمان داوا کردو جا بێ خۆت بەم شێوازە بیجنی وردیکەی و دوای ئەوە یعنی بۆ نمونە ئەمە سەمونەکەیەتی بەم شێوازە ئەیجنی لێرە دوو پارچەی تایە بەم شێوازە ئەیجنی خۆت وە سەمونەکەی یعنی نازانم پێکاتەکەی ئاواکەی وردەبێت بەدەستەوە دوای ئەوە چی تێکەی دوایەوە ئەیبەی بۆ ئەوێ و ئاوی گۆشت و بۆ نمونە گۆشتی تێکەی و یعنی هاوشێوەی تشریبی خۆمان نرخەکەی تقریبان 7000ەکە باشە بەم شێوازەیە و یعنی وتی ئەمە لە شیانە لەم مەتەمە خۆشترین خواردنی ئەمانە جا با تاقیکەینەوە بزانین چییە جا دوای ئەوە بۆ نمونە بەم شێوازە کە ئێمە نانەکەمان ورد کردووە سەمونەکە ژمارەی لێدا ڕەقەمی لێدا و بەم شێوازە و ئەیبا لەوێ ئاوی تێکە ئیتر لەوێ ئاوی گۆشت و گۆشتی تێکە و تۆزەیتر بۆمان هێنێتەوە چاوەڕین یعنی تقریبا خواردنەکە بە دوو مەرحەلەیە مەرحەلە یەکەم تۆ سەمونەکە وەرەگری خۆت وردیەکەی یان ئەوەی ئەگەر خۆت نەتوانی وردیکەی نەزانی وردیکەی ئەمان بۆ دوور دەکەن دوای ئەو گۆشتی تێکەن و بۆ تێنەوە ئەگەر بۆن منە خۆت وردیکەی مەرحەلە یەکەم وردکردنەکەی دوای و بانگیانەکەی ئەیبنەوە بۆ بەشی مەتبەخ لەوێ گۆشت و ئاوەکەی تێکەن و دوای ئەوە دووبارەی هێنەوە ئەنجا دەزەکەی بە خواردنی خواردنەکەشی بە نزیکی یعنی 20 دقیقە بۆ نیم سعاتێکی پێچێت جا کۆی گشتی پرۆسەکە ئەتوانم بڵێم 30-40 دقیقەیەکی پێچێت تا خواردنەکە وەرەگری و تا تەواویەکەی ئیتر بەم شێوازەیە ئیترەمە خواردنەکەمان بەم شێوازە کە گەشت و ئەیبینن یعنی گۆشتێکی سافی چاکی تایە ماشەڵڵا ماشەڵڵا ئیتر لەگەڵ سەمونەکەیە و ئەم جۆرە نودڵەی تایە ئەم شێوازە و زۆر بەتام دیارە باتامیکەین بزانین چۆنە باتامیکەین بسم الله وای بەزی گۆشتەکەی زۆر خۆشە بێ ئێوە ناخۆش لەگەڵم برادرانم ئیتر ئەمە ئازەربایجان نایجیریا عێراق یابان جاپان ئان کوردستان پوتاو ئێشترەمیش سیان جا جگە لەوەش بۆن منی یەک دنیا سیریان هێناوە لەگەڵ یان بەم شێوازە سیری خۆش کراوە ئەتوانی لەگەڵ یابی خۆی لەگەڵ خواردنەکە